بسم الله الرحمن الرحیم. هەوڵەکانی محەممەد تۆفیق عەلاوی بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق بەردەوامن. کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق دەیەوێ کابینەکەی جیاواز بێت و وەزیرانی کابینەکەی کەسانی بێلایەن و پسپۆر بن، بەڵام پێناچێت چەند لایەنێکی سیاسی کورد و سوننا بەو بڕیارەی دڵخۆش بن. بە پێی زانیاریەکان بۆ پێکێنانی حکوومەت لایەنە کوردیەکان بەجیا گفتوگۆیان لەگەڵ محەممەد عەلاویدا کردووە. گروپی 15 کە لە هەر یەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوونەوەی نوێ و ئایندە و سربەخۆ پێکاتوە بە کاندیدی سەرۆکوەزیرانی ڕاگەاندووە ئەگەر داواکاریە سەرەکیەکانی خەڵکی کوردستان لە مافە دەستوری و شایستە داراییەکان دابین بکات دەنگ بە کابینەکەی دەدەن. هەرچی پارتی دموکراتی کوردستانی شالەڕەی فواد حسێن وەزیری دارایی عێراقەوە خەریکی دانوستاندنە. ڕاوێژکارێکی سەرۆکی پەرلەمانی عێراقیش لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیامدا ئاشکرای کرد کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق داواکاریەکی پارتی بۆ دانانی کەسی حزبی وەک وەزیری کورد ڕەت کردوتەوە. نقطە یەکەمیەوە بووە کە ئەو دوو وەزیرەی کە هەنی دابدرێنەوە فواد حسێن و بەنگین ڕێکانی بەڵێ کاتێک کە ئەوان نیش محەممەد تۆفیق عەلاوی ڕێی وایە ئەگەر ئەوە بکات لایەنە سیاسی عێراقیانی کە پژگیری یەکەم بۆ نمونەیەکێک لەوانە سایرون ئەو پشتی تیەکە کە پشتی تیەکەوەتی حکوومەتەکەی فەشەل دێنێ بۆی ناتوانێت بە مەرجیان ڕازی بێت. باشە هەنگاوی داواکاری بەدیدیان ئەوەیە کە با ئەو دوو وەزیرە لەلایەن حزبەکانی هەرێمی کوردستان خۆیانەوە دیاری بکرێن. خۆی سێ وەزیر دیاریەکە لە دوانێک کە پارتی بێ ئەڵەیە بێ دوانیان هیمن بێ. باش ئەو تام دقێمەشی ڕەت کردوتەوە و لە گفتوگۆدان و احتیمال یەکێک لە وەزیرە کوردەکان بە دیاری نەکرایی بمێنێتەوە لە کابینەکەی، ینی کابینەکە چونکە لەوانەیە هەفتەی ئایندە بنێرێتە. باشە پارتە دەسەڵاتدارەکانی هەرێم بە تایبەت پارتی دموکراتی کوردستان لە سەروبەندی پێکێنانی هەر کابینەیەک داوای یەکڕیزی لەلایەنە کوردیەکان دەکات بۆ ئەوەی زۆرترین پۆست بۆ خۆی مسۆگەر بکات. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیش ئاماژە بۆ دەکات داواکاری دەسەڵاتداران بۆ یەکڕیزی بۆ دەستکەوتنی پۆستە تاوەکو چاکسازی ڕاستەقینەش لە هەرێم ئەنجام نەدرێت یەکڕیزی دروست نابێت. لایەنە کوردستانەکانی دەرەوە یەکێتی و پارتی متمانیان بە یەکێتی و پارتی نەماوەیە زۆر لاواز بووە بۆ چکە لە ئەزمموی ئەگەر بڵێن 15 ساڵی پێشوو کە هەر جارێک مامەڵە کراوە لەگەڵ حکوومەتی ناوەندا دوجار ئەو دوو لایەنە هەوڵیان داوە بەرژەوەندی حیزبەکان و پشکی حیزبەکانیان پارێزراوە بێ بۆیە جاری وایە گەشتوتە و ئاستەی کە بەریەکەوتنیان هەبووە. لایەنەکان طبعاً لەگەڵ یەکێتیە و لەگەڵ پارتیا کە بیانەوێ پێکەوە مامەڵە بکەن دەیانوێت فعلەن واقعی کوردستان گۆڕانکاری تێدا بکرێت چاکسازی لە نێو ناوخۆدا بکرێ و شەفافێتی مەسەرەنداد و لەگەڵ ئەوەی شاوکوتمان بە تاکید ڕاوێژیان پێ بکرێ و لە بڕیاری سیاسیە بۆ مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی ناوەندا ڕاوێژیان پێ بکرێ و قسەی خۆیانیان هەبێ و قورساییان بپارێزرێ. بە پێی زانیاریەکان هاوشەوەی کابینەی پێشوو کابینەی نوێی حکوومەتی عێراق لە 22 وەزیر پێک دێت و لەو ژمارەیەش 3 وەزیریان بە پێکاتەی کورد دەدرێت. محەممەد عەلاوی ڕۆژ یەکێم مانگە لەلایەن بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراقەوە بۆ پێکێنانی حکوومەت ڕاستپێردرا و 15 ڕۆژی بۆ پێکێنانی کابینەکەی لە بەردەمدا ماوە.